لیژنەی مافی مرۆڤ و ئافرەتان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆنگرەیەکی بۆ ڕێکخراوەکانی ئافرەتان و کۆمەڵی مەدەنی و نوێنەری دام و دەستگا حکومی و حزبیەکان لە ژێر ناونیشانی ڕەوشی ئافرەتان لە دوای داعش ساز کرد. لە کۆنگرەکە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ و ڕێکخراوەکان تێشکیان خستە سەر ئەو بربەست و دەست درێژیانەی دەکرێتە سەر ژنان لە شاری کەرکووک و قسەیان لەسەر دو ئامار و چارەسەرەکان لە پاش داعش کرد. ڕێکخراوەکانی بەشداربووی و کۆنگرەکەش ئاماژە بە دەست درێژەکانی سەر ئافرەتان دەکەن و داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکان کار لەسەر کەمکردنەوەی ئەو پێشێلکاریانە بکەن کە ڕۆژانە لە شارەکە زیاد دەکات. تایبەتی ئەوانەیەکەوە ئێستا لە بڵێن مخەیەماتەکان گوزارانەکەن کە وەزعیان زۆر ناخۆشە کە معاناتێکی زۆر گەورەیان هەیە. طبعاً تەسیری کردو سەر حاڵەتی خێزانیان و هەروەها حاڵەتی نەفسیان و حاڵەتی کۆمەڵایەتیان حاڵەتی ئابووریان. دیارە لێرە ئەم تەوەرێکی سەرەکی بوو کە باس کرا چۆن بتوانن ئەو منەظەماتانەی کەوا یارمەتیان بۆ بن یارمەتیەکانیان بەس یارمەتی ئیغاثی نەبێ واتە خواردن و جلوبەرگ نەبێ چۆن بتوانن یارمەتیان بدەن نەفسیەن ئەو ئافرەتانە دووبارەوە لێ بکەنەوە کە تێکەڵ بن لەگەڵ کۆمەڵگا. داوا لە هەموو ڕێکخراوەکانەکەم هەستن بەوەی کە هۆشیارکردنەوەی ئافرەت لە شاری کەرکووکە. داوا لە حکوومەت و ڕێکخراوە جەماوەریەکانەکەم دام و دەستگاکانەکەم ئەم ئامارانەی کە ئێستا باسکراوە تۆمار کراوە لەمە بەدواوە کەمتر ئەبێت یان زیاتر ئەبێ. هیوادارم کاری بۆ بکەن بە هەموو جۆرێکەوە بە هەموو ڕێکخراوەکانەوە و بە حکوومەتەوە دام و دەستگاکانەوە کە ئەم ئامارەی کە باس کراوە کەم ببێتەوە. بەپێی ئامارەکانی پۆلیس لە ئەم ساڵدا زیاتر لە 600 حاڵەتی دەستدرێژی و توند و تیژی دژی ئافرەتان و زیاتر لە 70 حاڵەتی پێچەوانەش کە ژن پێشێلکاری بەرامبەر بە پیاوان ئەنجام داوە لە شاری کەرکووک تۆمار کراوە. بەرپرسی بەشی ڕاگەیانی پۆلیسی کەرکووکیش دەڵێت ئەم ساڵ بە بەراورد لە ساڵی ڕابردوو ئامارەکان کەمی کردووە. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤیش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێچەوانەکەی ئاماری پۆلیسی کەرکووک دەڵێت ئامارەکان جێگەی مەترسین و لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کار لەسەر بنەبڕکردنی توند و تیژیەکانی سەر ئافرەتان دەکەن. ئامارێکمان لە بەردەسا بوو بریتی بوون لە دوو جۆر ئەو تاوانانی کە دژ بە ژنەکرێ لە کۆمەلگاوە ئەو تاوانانی کە ژن بەرامبەر بە کەس و کار و خەڵکو و ئەوانایکە بەرامبەر بە پیاوانی کرد لە کۆمەلگایە. ئامارەکان لە چاو ساڵی ڕابردوو جیاوازی بەسەر هاتووە؟ جیاوازی بەسەر هاتووە بڵێ. زۆر بۆ یاکە؟ نا تا ڕادەیەک باش کەم بۆیانی. بارودۆخی ئەمنیت ناگێت بیە باقیرانی ئابووریت هەبێ باری سیاسی ئالۆزە لە عێراقا بێگومان توندوتیژەکانی زۆر ئەبێ و ئاسایی بەدەستێنانی چەک و بوونی چەک لە هەموو ماڵەکانە کە ئەمە ژوای کردووە هاوکاریەک بێ بۆ توندوتیژەکان زیاتر بکە ئەگەر لەلایەن پیاوە بکرێ یاخو لەلایەن ژنەوە بکرێت دەرەق بە ئەندامەکانی کۆمەڵگادا ئەمانش بۆ خۆی جێی مەترسیە و هەرچەندە ڕێکخراوەکانی ئافرەتان و لایەنە پەیوەندیدارەکان کار لەسەر وشیارکردنەوەی شەقامی کەرکووک دەکەن بۆی توندوتیژیەکان کەم بکەنەوە، بەڵام تاکو ئێستا ڕۆژانە دەستدرێژی و توندوتیژی دژ بە ژنان زیاد دەبێت و ڕێکخراوەکانیشەوە بە مەترسی دەزانن و داوای چارەسەری بەپەلەی دەکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.